دیارە بە خۆتان نەزانن ئەوان هاتوون کە داخلی کەرکووکەوە و هێزە عێراقیان و حەزی شابییان کەرکووک و دەوروبەری بوونە ئێمە بە بڕیارێکی مەکتەبی سیاسی منیان ناردەوە لەگە پەرلەمانتارەکان کە بین لێرە تەنسیق قۆمانجی بکەین بۆەوەی دۆخی کەرکووک هێور بکەینەوە بۆی خەڵکەکە زیاتر لەوە زیاتر ئاوارە نەبێت و هەوڵی خۆمان خستۆتە گەر بەڕاستی و پەرلەمانتارانەی کە لێرە لەگەشتمان بوون پەرلەمانتاری کورد کە کاکە ڕێبوار و کاکە حەمە و ئەوانە تەنسیق قۆمانجییەکی باشیان بۆمان دروست کرد و بە بەردەوامی ینی لە هەر شوێنێک خروقات هەبوو بێ تەجاوزات هەبوو بێ بە دڵنیایی و هەوڵی چارەسەرکردنیمانداوە ئەوە دیوێکی دیوێکەی دیکەی بەڕاستی بەداخەوەندی ڕاگەیاندن لە ڕۆژی یەکەمەوە و تەنانەت بگرە پێش شانزەی بانجیشەوە ڕۆڵێکی خراپیان بینی هەوڵیاندا پشێوی ئاژاوە مەشاکیل بخەنە ناو کەرکووک و دەوروبەریەوە تەنانەت لەم یەک دوو ڕۆژەی پێشوو ئەوە گەیشتینەوە ناو کەرکووک و ئەوە وامان کرد و ئەوەمان کرد ینی بەڕاستی بەداخەوە ینی وایان کرد کە هێزە عێراقیەکان جارێک کە بێنەوە ناو کەرکووک و دەوروبەری دەنا هەر لە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەمی هێزە عێراقیەکان هێزەکانی هەمووی سەحب کردەوە تەنانەت هەموو شتیان تەسلیمی شورتەی محەلی کەرکووک کرد بەڵام لە هەندێک شوێن تەقە کرا لە هەندێک شوێن مەشاکیل دروست کرا لە هەندێک شوێن ئەویان کرد ئەمانە بووە هۆی ئەوەی کە ئێستا قوتی مکافحەی ئێرهاب لەگەر شورتە بە یەکەوە ئەمنیەتی کەرکووکی یان پێ سپێردراوە و ئەوان دەرێن هەر وەختێک شورتەی کەرکووک تەواوی کارەکانی پێتەواو کرا ئێمە ئامادەین یەک دەقە لێرە نامینێنەوە تەنانەت بۆ هاوکاری پۆلیسی عێراقی یان پۆلیسی محەلی لێرە ماونەتەوە دیوەکەی دیکەی من هەر لێرەشەوە داوا لە هەموو حیزبەکانەکەم بەڕاستی چکە ئەمڕۆ نوێنەرەکانمان لەگەر لیژنەی ئەمنیان دانیشت دەرێن هەموو حیزبە کوردستانیەکان هەموو حیزبێک کە ئیجازەی هەبێ بۆی هەیە کەس بۆی نییە بارەگاکانی ینی بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە با بگەڕێنەوە بارەگاکانی خۆیان و ئەمە شتێکە کە هەموو حیزبەکان ئێمە داوامان کردووە پەیوەندی حیزبە کوردستانیەکان بەیانی لە شوێنێک کۆ ببنەوە بۆ هەر کەس بگەڕێتەوە بارەگاکانی خۆیان و باشترین چارەسەر بۆەوەی بمانەیە کەرکووک سەلامەت بێ بمانەیە خەڵکەکەی بگەڕێتەوە دەبێ ڕاگەیاندن بە هەموو کەناڵەکانەوە بە هەموو لایەکەوە ڕۆڵی ئاساییکردنەوە بجێڕێن هەوڵ بدەن خەڵکان بدەن بگەڕێنەوە بە دڵنیاییەوە خەڵکانێک پێی خۆشە ئەم شارە چۆل بێ و لە دەست ئێمە نەمینێ جا بۆیە باشترین چارەسەر بۆ ئێمە بە تەنسیق قۆمانجی بتوانین ئەو هێزانەی کە لەم سنوورەنە تەنسیقیان لەگەر بکەین بۆی بتوانین خەڵکەکەی خۆمان لەم شارە بپارێزین و بەنسبەت پارێزگاری کەرکووکیەوە بە خۆت دەزانێ ینی ئێمە لەگەر هەندێک لایەن دانیشتوینە لە هەوڵی ئەوەی دانە کە لەگەر بە تایبەتی عەرەب و تورکمانەکان کە ئەم پارێزگار لە حیسەی کورد بووە هەرچەند بەداخەوە دەبایە پێش ئەم عەمەلەی هاتنی سوپای عێراقی ئەمەمان بکرداوایە چکە هەموو کەسێک دەیزانی کە پارێزگاری پێشوو لای حکوومەتی عێراقی کۆتایی هاتووە دەبایە بیر لەوە بکەینەوە کە بە زووترین کات پارێزگارێک بەداخەوە ئەمەمان نەکردیان نەیان کرد ئەمە بۆ ئەوەی کە فەراغێک بە تەنانەت بۆ ئێمەی کوردیش ئێستا گەر پارێزگارەکە کورد وایە ڕەنبێ قەراری ئیداری و لیژنەی سەرۆکی لیژنەی ئەمنیە بوو ڕەنبێ زۆر شتی بۆ ئێمە چارەسەر بکرا باشترین چارەسەر بۆ ئەوەیە کە ئێمە هەوڵ بدەین بە زووترین کات پارێزگارێک بۆ کەرکووکدا بدەین و بەداخەوە ینی حتەنانەت ئەو لێدوانەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت جارێکیکە لە بەغدا لە پەرلەمان پشێویەکی دروست کردووە ئیستا هەوڵ دەدەن ئەنجومەنی پارێزگای کەرکووک حەل بکرێوانە ئەمە بەخۆی لە خۆیان کارێکی خراپە ئێمە لەگە برادەرەکانمان لە بەغدان لەگە پەرلەمانتارەکان کە لە هەوڵی ئەوەدان ئەمە نەکرێ و ئەمە کارێکی باش نییە بەڵام من هەر لێرەشەوە داوا لە هەموو حیزب و لایەنەکانەکە کاتی ئەو هاتووە هەمومان بە یەکەوە لایەنە سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات باشترین ڕێگا بۆ ئەوەیە کە بڕۆن لەگە حکوومەتی ناوەندی ئەو کێشانەی پەیوەندی بە ناوچە جێناکۆکانەوە بچێشە بە ژیان و موچەی خەڵکەوە هەیە پێویستی بە ئاساییکردنەوەی دۆخەکە هەیە بۆی لەوە زیاتر میلەتەکەمان خەڵکەکانمان ئازار نەچێشن زەحمەت نەچێشن بە هەڵا و بە فشاری خەڵکان بدەین بە نەوعێک کە پشێوی دروستکەین من پێم وایە
کێشەکان زیاتر بۆ خۆمان دروست دەکەین باشترین چارەسەر من پێم وایە یەکڕێزی ناوماڵی خۆمان بپارێزین و هەموو لایەنەکان بەیەکەوە بڕۆن لەگەر حکوومەتی ناوەندی بۆی بتوانین ئەوەی پێمانە ئەوەی دەتوانین بە تەفاهمات لەژێر سەتری دەستور ببێتە ئاساس بۆ ئەوەی کە ئێمە داکۆچی لە مافەکانی خۆمان بکەین جێبەجێکردنی مادەی 140 لە بودجەیە ژیانی خەڵکە کۆمەڵێک مەسایلی دیکەیە کە پێویستەکە ئێمە چارەسەری بکەین.